شخص تتعصب وهي من دارم ختنا كده والله أنا را ومشتا ختنا دكتور مؤذيني مزقوت فليكس كيلي درانم لا إله إلا لبا أوي خرابة لبا شنفاقين عبلو بياري خوي غريبة أمني أهالي كدي صالو خوم زور هز با شرمزار دكم هز بنا خوشي دكم نزیکەی 140 ملیۆن کچ و ئافرەت لە سەرانسەری جیهان خەتەنە کراون. خەتەنە بۆ ژنان دەستپێکی ژیانێکی پڕ لە مەترسی و هەڕەشەیە. خەتەنەکردنی مێینە ئێش و ئازاری جەستەیی و دەرونی لێ دەکەوێتەوە. خەتەنەی کچان لە هەموو پارچەکانی کوردستان بووە بە نەریت، بەڵام لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان زیاترە. هەڵەجەی گەورە یەکێکە لەو گوندانەی نزیک شاری هەولێر کە لەسەر دەستی ڕێکخراوی جەندەر و وادی ئەڵمانی و یونوسف دەستبەرداری خەتەنەکردنی مێینە بوون. بە سەرجەم دانیشتوانی گوندەکە بڕیاریان داوە بۆ هەمیشە لە خەتەنەکردنی مێینە دوور بکەونەوە. من دوتي ختنا دكت معنا فيلم ولو أو إيشتو دواك عالم عزلة من دينا داعو أكتر معلو ختنك أو معلو ختنك مش داعو خيرة إذا ما عرفش أو هذا داعو ختنا بكاتنا هذا خيرة يقاتي ختا زاني وشي دواك كل قوتي ميك أو إيش هيك واز منا معنا مش واز منا حتى كردستان خاني شاد قوتي أو جناع أو إيش يهامك واز منا لو إيشو أزامج دوستي زار قاسي كتن لمزقفتي قاس قصي كليرة قصي كلا ماريما ولا زاليه يعني جواز من يعتقد. ڕێکخراوی جەندەر بە هاوکاری یونسف و وادی ئەڵمانی لە هەرێمی کوردستان خەریکی بەڕێوەبردنی پرۆژەیەکە بۆ لەناوبردن و نەهێشتنی خەتەنەکردنی مێینە. خۆشبەختانە خەڵکێکی زۆر لە سەردەستی ئێمە وازی هێناوە، بەڵام تاکە گوند کە مناڵی بچووک و ساوای تێدا خەتەنەکراو بوو لە سەردەستی ئێمە بە خێرایی وازی هێنا گوندی هەڵەجێ گەورە بوو. هەر بۆی ئێمە ئەوانمان دانا بۆی خەڵات بکرێن و بەڕاستی شایستی خەڵاتکردن. ئەمڕۆ کە دەبینن لە ڕۆژێکی چەندە سەختدا من لەگەڵ ئێوە بەشی زۆری کارەکانم ئەوە بووە، یان گەرمایەکی زۆر بووە یان سەرمایەکی زۆر بەرە لادێکاندا. کاتێک کە چوینە هەر لادێکشەوە بەڕاستی لادێ نەبووە خەتەنێکیانە بێ، تەنها تاکە لادەیەک بوو کە ناوی خەتەنیان نەبیستنە، باقی ئەوی دیکە خەتەنەکردن بەردەوام بووە و یان ئەو بۆ چەند مانگێک وازی هێناوە یان ئەو تا لە سەردەستی ئێمە وازی هێناوە یان ئەوە تا ئێستاش هەر بەردەوامن. پێشانەکە دەیان گشتان دێنێ شەکرۆکەشتان دێنێ بە فێر ئەمەیان بردا شوێنێک دەکا کمامانەکی ئەمەیان خەتەنە کرد. چار کەس بووین. چار مناڵ بووین زۆر گریان و تێدا ئازاری زۆر بوو هەراتین دەکە ئەمەیان کرد بە فێرشتەکی ئەمەیان بردەوێن دەکرد مامانەکەی خەتەنەیان کردێ. من کچێکم 4 ساڵان بوو خەتەنەم کرد نەمزانی ینی ئەوە ینی شتێکی باش نییە هەر دەیانت پێشان ینی کرایە دەستاوی پیسە و نازان چی دەبێ بکرێتن بۆیە منیش کچەکەم خەتەنە کرد. ئێستا کچێکترم هەیە تەمەەن 3 ساڵ و نیوە نایکەم و ینی زانیم ینی شتێکی باش نییە پێشان دەیان کرد منداریان دەگرت بە تۆبزی ینی دەترسان. ئێستا بۆ نمونە من دوو ئامۆزام لەوێ بووم و چی کردیان ینی گەورە بوون دێکیان تەمەنی 6 ساڵ بێکیان 7 ساڵ بوو خەتەنەیان کرد زۆر ترسان ڕەنگیان سپی بوو باوەڕ بکە ینی کە کردیشیان هیچ ینی هەر قەلب دەلەرزی. غەریبەکەم دەربەدەرەکەم بەلاو نەکەوە و بەلاو نەکەوە دەدەورت داگەڕێم ڕەڵک کتێک هات بۆلامەوە ینی کاتێک کە من باسی خەتەنەکردن بۆ کرد یەکسەر ینی تووشی حاڵەتی بورانەوە بوو. منیش نەمزانی کە لەناو ئەو هەموو خەڵکە باسی خەتەنەم کرد ژنەکان دانیشتە بوون وتمەوە بۆ بورایەوە وتیان وەڵڵا ئەوە لەبەرەوەی بە مناڵی کە خەتەنە کراوە زۆر ترساوە لەو کاتەوە تووشی فێ و بورانەوەی بووە
هەر بۆیە ئێستا ئەو کچە بەردەوام ئەگەر ناوی خەتەنە بێنی یان ناوی سونەتکردن بێنی ئەو مناڵە دەبورێتەوە. سلام سەرچاو باشی سلامەتی باشی ئەحواڵت ماڵە منداڵ هاوسەرت باشە ئەمنی ئەوە هەالێ کردی ئێستا ئەمن پورم وای لە من کردیە داکمانیان داکمانش هەینی ئەوانش نیان زانیە ئەمنی ئاهالێ کردی ئێستا لێ خۆم زۆر هەست بە شەرمەزاری دەکەم هەست بە ناخۆشی دەکەم یعنی خۆم پێیەوەیە یعنی لە ژیاندا خۆم پێ سەر شۆڕە لە ژیاندا. خەتەنەکردن باش نییە ئەوژنا دەبینی زەوقی نامینێ ئەو پیاوێ دای سنی دۆم دەکات داژنی سێم دەکات. ئافرەتێکی تر کە زەوازیشی کردم وتی من کاتی خۆی کە خەتەنەکرام من پێش ئەوە زۆر ینی کچێکی ئازابووم لە غاردا زۆر غارمەدا تی هیچ کەسێک منی پێ نەدەگیرە تی هەر بۆیە ئەو ڕۆژێک کە من خەتەنەکرام خەڵکی گەڕەکە بە پایسکل بە دوای من کەوتبوون بۆی من بگرن تی ئاخری گەنجەکانی گەڕک کوڕەکانی گەڕک منیان گرت و منیان برد خەتەنیان کردم کوتی من کە گەورە بووم ئەو کوڕانەی گەڕک هەمویان خوازبێنی من بوون بەس شوم بە هیچیان نەکرد. ئەمە زۆرتر ڕوو لە مزگەوتەکان دەکەین لەوێ دادەنیشین چکە خەڵکەکە زیاتر اعتیبار دەداتەوێ و خەڵکەکەش هەر حەزی لەوەیە مەلە مؤەزینی مزگەوت کە لە هەموو گوندەکانە بە زۆری هەیە فلێکسەکەی لێ دڕانم لێرە بەس لە دارەتوی دا لێ کردیمە بکەم بەس بەخۆم نەم کردێ لەو کاتی ئەمە لە دەورێ مامانی تەبلیغ کراین زمانەی هاتیینە لام لۆ مندار بوون ئەمن چیمە کنیان گشتیان خەتەنەکراینە پێم باش نە خەتەنەکردن لە بۆ کچان چمشنێ لە بە ئەوەی خراپە لە بە زەوقی نابێت بۆ پیاوی خۆی جێم لە مەلاتش بوو لە تەلەڤیزیۆنی گوتێگە بکراوە پێغەمبەر کچەکان خۆی سنەت دەکرد. تتعب صلي هي من دارم خەتەنە کردی وڵای ئەلێرە بۆ مستا خەتەنە دەکرد دوای مدارەکەم لێرە دادەنا دوای بۆ لۆکە بۆ سپرتۆیە دەکرد و لێم دەدا و ڕاستکنیەکەی ڕادەوەست وەڵا هەندەم زگ بە مداران دەستا گچکۆکە بوون داهینا عزی ڕوهۆر و هەرایەک بەس دەکە داگۆی هی دینیە ئێ دینی ئەها فێرکرا بووین دینی ئەمەش دەمان کرد و ئەمیش ئەو لە خۆم ئەوە لە ژنێک لە قوستەفە هات لە گرمەلا هەندەچێ و ئیشانە کرد ئەمیش هەر خەتەنێکی لە گەری بوو ئەم فێرە ئەو ئیشە بوو لەیلاکیت بۆ دەکەم ڕۆڵەکەم شیرینەکەم غەریبەکەم دەربەدەرەکەم. ئەو لادیانی ئەمن زۆر سەردانم کردووە مناڵ هەبووە لە لادەکاندا بەداخەوە پێش ئەوەی خەتەنە بکرێ مردووە من چوومەتە سەر گۆڕەکەشی و لەگەڵ دایکی و لەگەڵ خەڵکی لادێکە و گۆڕی ئەو مناڵەمان تەسویر کردووە کە قوربانی خەتەنەیە تەنانەت چوینێتە ماڵی واوە خێزانی واوە یعنی کە کچەکانیان دوای 22 ساڵ 23 ساڵ ئینجا خەتەنە کردوون لەبەر ئەوەی ئاوی دەستی حرامە لەبەر ئەوەی سنەتی خوا و پێغەمبەرە ئەم جۆرە شیعار و تێنەگەیشتنانە لە دین و لە نەریتێکی ئەو هاقێزەون یعنی جێگای ئەوەیە کە ئێمە بەردەوام توێژەرە گەورەکان کەسە گەورەکان خەبیرەکان بێن توێژینەوەی لەسەر بکەن کە بۆچی دابوو نەریتێک ئەوە بە خێرایی چۆتە قوڵایی ئینسانەکانەوە چۆتە قوڵایی خێزانەکانەوە بەبێ ئەوەی ڕۆژێک بیری لێ بکەنەوە بۆ وایە. ئەو ژنەی ڕۆژێک کچانی گوندی خەتەنە دەکرد کەلوپەلی خەتەنەکردنەکەی بە خاک دەسپێرێ تا شوێنەکە ببێتە یاریگایەکی خنجیلانە و کیژۆڵەکانی گوند بەجێ قیژە قیژ و گریان گوندەکەیان پڕ بکەن لە پێکەنین و خۆشی.
خەتەری ژنان ئێستا کچەکان هیچ ژنەکان ئێستا قەتعمان کرد و نایکەنێت لێرە بەدووە. خاوەکەیمە لە گوندەکانی سەر بە پارێزگای هەولێر گوند بە گوند تیمی ڕێکخراومان ڕۆژانە دەرچوونیان هەیە لەگەر ئافرەتانی گوند دادەنیشن و ڕێنماییان دەکەن و هەروەها خۆشیاریان دەکەنەوە سەبارەت بە مەسەلە تەندروستیەکان و سەبارەت بە خەتەنەکردنی مێینە. ئەمە ئەو گوندەمان هەردووجار وەکو گوندی خالی لە خەتەنەکردنی مێینە و گوندی خالی لە توندوتیژی کە ماوەیە کە لەگەریان بەردەوامین و چەندین پرۆژەمان لە بۆیان کردەوە. یەک لەو پرۆژانەش کە خزمەتی منداڵەکانی ئەو گوندە دەکا کە ئەوە یەکێک دەبی لە پرۆژەکان و پرۆژەی داهاتووشمان هەیە لە بۆ ئەو گوندە و هیوادارین بتوانین ئەمەوە کوڕێکخراوی لێکۆڵینەوە زانیاریەکانی جەندەر بتوانین هەموو گوندەکانی کوردستان بکەینە خالی لە خەتەنە و خالی لە توندوتیژی. هیوادارم هەموو خەڵکی کوردستان سەیری هەڵەجە بکەن و واز لە توندوتیژی و خەتەنەکردنی مێینە بهێنن.